بەناوی خۆی بەخشەندە و میهرەبان قوتابیانی هێژا گوێگران و بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵام عەلەیکوم بۆ بابەتێکی تر لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ئاکادمیک و گفتوگۆی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. ئەمجار بە پێچەوانە تایبەتمەندیەکی کەسی غێری ئاکادمیکێژینی کە ئەبێ کەسایەتی ئاکادمیک لە گفتوگۆیە لە کردەوەیە خۆی لێ بپارێزی. کەسی غێری ئاکادمیک ڕەنگە لە گفتوگۆ و لە کرداریە لە مێشک و لە ڕەفتاریە دوو خاڵ ببینین کە بە یەکێکیان ێژین دەمارگیری یا تەعەسسوب و بە کردەوەکەی ێژین ئینکار یا تەحەجور و سەرسەختی. لە بەشی فکرە کەسی متعەسب یا کەسی دەمارگیر ئێمە بە کەسێک ێژین کە چەسپاوە و لکاوە بە بیرۆکەیەکەوە کە بیرۆکەکە باتڵە دروست نییە ڕەنگە بزانێ یا نەیشزانێ بەڵام بە بۆی چەسپان و لکان و خۆشەویستی و هەست و ئیحساسی دەرونیوە حازر نییە دەستی لێبەر بدا و هەر پشتسوورە لەسەری و لە پشتگیریکردنی. هۆی ئەم شتە ڕەنگە تەقلیدێکوێت دواکەوتنێکی کوێروێت بە دوای کەسانێکە ئەیان پەرستێت شەخسیەت پەرستی بکات، گەورە پەرستی بکات، عەشرەت پەرستی بکات، نەتەوە پەرستی بکات و ئەو پەرستشە کە نابێ بیکردایە لە بواری عەقیدەوە لە بواری فکرۆ کردوویەتی و وای لێ کردووە حەق ژێر پێ بکات و ڕاستی بەرچاو نەکات و پشتگیری لە شتێک بکات کە نەئەبوایە بیکردایە و هەرچی پشتگیری زۆرتری لێکات لە بەرچاوی کەسی لێزان و کەسی ژیر و کەسی ئاکادمیک زۆرتر دائەبەزێت. یەکێکی تر لەو شتانە ئەوێتە هۆی ئەوە کەسێک دەمارگیری بکات و تەعەسسوبی تیا بۆشێتۆ خۆ بەزلزانین و خۆ هەڵکێشان و ئەو بابەتانەست کە بە گوێگرتن لە کەسی هاو کیش و هاو مەکتەب و هاو حزبی خۆی زۆرتر تووشی ئەبێت. گوێ ئەناتە بەردەستی ئەو کەسانەوەکو خۆی فکرەکەنەوە گوێگری فکری تر بینەری کولتور و زێد و عەقڵ و زانین و نەتەوەکانی تر نابێت هەر لە یەک سەرچاوە ئاوە خواتەوە لە یەک سەرچاوە گوێ ئەگرێت و ئەمە وای لێ ئەکات وا بزانێت تەنیا شتی دروست تەنیا ڕێگەی ڕاستی تەنیا نەتەوەی بەرز تەنیا خەڵکی ژیر خەڵک و نەتەوە و فکر و ڕێگەکەی ئەوە و هەرچێ زۆرتر ئەبیسێ زۆرتر سوورە بێ لەسەری و سەختتر ئەبێتەوە بۆ بیستن و بۆ ژنەفتن و بۆ گۆڕانکاری. هەروە کەوتم دەمارگیری وا لە بەشی فکرە لە بەشی فکرە ئەم کەسە وای لێتێت ئەو شتە باعەسەوێت فکری ئەم کەسە وای لێبێت یەکێکی تری ئەوەیە کە عەلاقەیەکی شەدید هەستێکی بەسۆز و پڕڕەنگی بە نەتەوەکەی هەیە بە ئەجدادی هەیە بە باپیرانی هەیە بە حیزبەکەی هەست. یەکێکی تر لەو شتانەوێتە هۆی ئەم شتە لاوازی و هەژاری کولتور و فەرهەنگەکەیەسی کە وای لێ ئەکاتە ئەگەر سوور نەبێ لەسەری بە تووڕەیی لەسەری نەدوێت خەڵک ئەو لاوازیانێ بخەنە بەرچاو کە ئەو نەخۆشە خات و بێتاقەتی ئەکات. یەکێکی تر شەخسیەت زەدەگیە چەند کەسی تایبەتی خۆشەوێت و ئیتر لەبەر ئەو خۆشەویستیە ناتوانێت ئەو چەند کەسی تایبەتە ڕخنەیان لێ قبول بکات کە کەس ڕخنەیان لێ بورێت ناتوانێت نەزانینیان تحمل بکات غەڵەتیان تحمل بکات لەبەر ئەوە حەز ئەکات نەزانینیان لێ دەرنەکەوێت غەڵەتیان لێ دەرکەوێت بە تەعەسسوبێکی زۆر و پشتگیریان لێکات واکات ئێمە ئەزانین غەڵەتین وڵێ تا ئەو وێسیا بێت ڕوومان نییە بێژینی یا ئەترسین شەڕێکمان توش دێبێت لە شەڕەکە خۆمان لادەین. یەکێکی تر لەوانە کە هەم ئەوێتە هۆی دەمارگیری و هەم ئەوێتە هۆی چاخبوونی دەمارگیری کەسی دەمارگیر لە گۆشەیەکی خەڵوەت لە جیهان ئازندویەکات کە قسەی تری نەبیستووە کەسی تری نەبینیوە هەر ئەمە وای لێ کردەوە ڕاستی وا بزانێ ڕاستەکات
زێدەکەی ئەو خاکەکەی ئەو کەسەکەی ئەو فکرەکەی ئەو باشترین و بەرزترینە کە ئەمەی وەشاندەوە ئەگەر کەسێکیش حەز بکات تەکیا قسە بکات مەجبورەوێت دووری لێ بگرێت مەجبورەوێت قسەی تەکان نەکات هەر ئەم دوورگیری و قسە نەکردن تەکیا ئەوێتە هۆی ئەوە بە زەربی دوو بە لێکدانی دوو هەژارتر بێت گۆشەگیرتر بێت دوورتر بکەوێتەوە و متعاسبتر بێت و ڕەنگە فەرافکەنیەکیش بکات بە زوانی پرۆژەکشنێکیش بکات بە زوانی فرۆید خەتاکانی خۆی بخاتە سەر خەڵک و چون خەڵک بە خەتا بارەزانێ وا بزانێ حەقیەسی دووریان لێبووری و قسەیان تەکانەکە چون خەڵک ناحاڵین کە ئەمە نەخۆشینێکە لە کەسی غێری ئاکادمیکە ئەگەر بێت نابێت لە کەسی ئاکادمیکە ببێت کەسی ئاکادمیک یەکێ لە تایبەتمەندیەکانی نەرمی و حازریە بۆ بیستنی فکر و بابەتی تازە تا سەرکەوتن و ڕێگەیەکی تازە بۆ جوڵە و گەشە بدۆزێتەوە تا خاڵێکی تر بەخواتان نەسپێرین.